بە ئامادەبوونی بەرپرس و ئەندامانی مەڵبەند و ئەندامانی ئەنجومەنەکانی سەر بە مەڵبەندی سەمسەماڵی کۆمەڵی دادگەری جیاوازە جەژنەکانی ڕابردوو پێکەوە و خێزانی کۆبوونەوە و جەژنی قوربانیان ئەنجامدا. ئامانج لەم کارە کۆبوونەوەی لە دەوری یەکتری لە خۆشی و جەژندا و دووپاتکردنەوەی تەبایی و خۆشەویستی بۆ یەکتری. جەژنە پیرۆزاکەین لە مسلمانانی جیهان و کوردستان و دەڤەرەکە بە تایبەتی و هەر بۆ مناسبەیەش لێرە کۆبوونێتەوە پێکەوە لەگەڵ و خوشک و برایانەمان لە مەڵبەند کە ڕۆژانە کاری پەروەردەی ئەنجام بدەین، کاری داعوی کە پێکەوە سەرقاڵی و کارە خێرانین. ئەمڕۆ کە ڕۆژێکی مبارەکە پێکەوە کۆبووینەوە لێرە پیرۆزبایی جەژن لە یەکتریەکەین بە شێوەی عایلەی، دوایی خوا پشتیوان بێچین بەلای قوربانەکانمانەوە و پاشانە و بەرنامە و سەردانەی کە هەمانە ئینشاءڵڵا و تەعالی لەم ڕۆژانی جەژن ئەنجام بدەین، خوا پشتیوان بێت. بەشداربووان دڵخۆشن کە لەگەڵ برا و خوشەکانیان جەژن دەکەن و پێیان وایە جەژنکردن بەو شێوازە چێژ و خۆشی زیاتری هەیە. ئەمڕۆ لە تەواوی گوێزەوی لە جیهانی ئیسلامی ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە لێرەوە پیرۆزبایی لە گشت مسلمانانەکەین. دیارە ئەم ڕۆژ لەگەڵ ئەم خوشک و برایانی کەوا ئێمە لە ئەنجومەن و ئۆرگانە جۆر بە جۆرەکان پێکەوە کارەکەین بۆم جەژنێ بەڕاستی بڕیارمانەوە بوو کە جەژن لە بینای نوێی مەڵبەند پێکەوە ئەنجام بدەین. دیارە مەبەست لە ئەم کۆبوونەوە خێزانش بەڕاستی پتەوترکردنی لایەنی خێزانی و هەروەها لایەنی کۆمەڵایەتیەکە ئەکرێ ئێمە لە کەمترین ماوەیە زۆرترین خوشک و زۆرترین برا ببینی. جەژنیش بۆ خۆی تایبەتمەندی و خصوصیەتێکی خۆی هەیە، ناکرێتەوە لە جەژنا چەند ماڵێکە گەڕی باوەڕەکەم هەر فرای چەندانەیەکەی، بەڵام ئاوا لە شوێنێکی ئاوایە کە خوشکان و برایان پێکەوە کۆبنەوە بەڕاستی ئێمە چێژێکی تایبەت بەخۆی هەیە و ئێمەش لێرەوە بەڕاستی هەمووکو مەڵبەند هەمووکو ئەنجومەن ڕێز و سپاس و دەستخۆشی ئاراتی سەرجەم خوشکان و برایان و دەستە و ئۆرگانە جۆر بە جۆرەکانەکەین کەوا بە درێژای ساڵ لەگەڵمانان بێ بەرامبەر بە شەوەکی خۆبەخشانە کە ئیش و کاری داوا و بانگواز دەسنوورەکە ڕائەپەڕێنن. ئەمڕۆژ بەڕاستی لەم شوێنەیە کۆبوونێتەوە بەڕاستی جێوێکی خۆش و ئیمانی و ئێمە دووبارە سێبارە پیرۆزبایی جەژنیان لێ یەکەین. جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی جیهان دەکەم، لە خوشک و برا مسلمانەکانیش. حەجی حاجیانمان ئینشاءڵڵا قبوڵ بێ، خوای گەورە لێیان وەرگرێ. داواکارم لە خوای گەورە ببێتە سەرکەوتنی ئەم جەژنە بۆ مسلمانان و بە تایبەتی بۆ مسلمانانی غەزە خوای گەورە سەرکەوتنیان پێ ببەخشێ ئینشاءڵڵا. ئێمە وەکو ئەندام ئەنجومەنەکان و ئەندام مەڵبەندەکان و بەرپرسی مەڵبەند و بەرپرسی ئەنجومەنەکان و ئۆرگانەکان و سوپاس بۆ خوای گەورە هەمومان یەک ڕیزین، هەمومان هەموو ئیشیەکمان بە یەکەوەیە. خوای گەورە سەرکەوتن بە هەموو لایەک بدە. جەژن وەک نەریت و بۆنەیەکی ئیسلامی هەموو کاتوەکارێک بووە بۆ دروستبوونی دڵخۆشی و ئاشتەوایی و تەبایی نێو مسلمانان. سەردان و یەکتربینین و قوربانیکردنیش لە جەژندا سەلمێنەری ئەو نەریت و مۆرکە ئاینیەی ئیسلامە. ڕێبین محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.